معتەسەم هاوڵاتیەکی دانیشتووی گەڕێکی پێشەوەی قەزای ڕانیە ماوەی نزیکەی 3 ساڵە بەهۆی نەخۆشی دەرونیەوە لە نێوان ئەو چوار دیوارەدا چوار وەرزەکەی ساڵ بەڕێ دەکات و کە سوکارەکەشی باس لەوە دەکەن هەر لە سەرەتای لەدایکبوونیەوە کوڕەکەیان باری دەرونی خراپ بووە دەشڵێن بەهۆی خراپی بارودۆخیانەوە نەیانتوانیوە شوێنێکی گونجاو بۆمانەوەی دابین بکەن و ئەم شوێنیان بۆ دروست کردووە. 13 ساڵە من لەکن منە بەس بۆ 2 ساڵانە تێک دەچوو دەستی دەوەشان دەچۆ سەرماڵە جیرانان سەربانان برن ئەها سەقفی خانی لەسەر هەڵدەگرتین منداڵ هەمووزرانات بۆ خۆ لە دەوام بوو لە تەدریب بوو بۆمانە دەحادە ڕۆیشت بۆ حاجاوە ئەوەی دەڕۆیشت وەڵامەش ئەوە لەسەر مڵکی گشتی ئەوەندەمان بۆ کرد و لێدا بەستمانەوە کارەبان بۆ دابین کرد بوو هەموو گڵۆپ واری هەموو هەڵدا بۆ سەربانی 3 ساڵ بەر لە ئێستا کە سوکارەکەی معتەسەمیان بردۆتە لای ئەو کەسانەی نەخۆشی دەرونیان هەیە بەڵام دوای 40 ڕۆژ گەڕاندویانەتەوە لە ئێستادا معتەسەم بەو جۆرە ژیان بەسەر دەبات و لە شوێنێکدا کە نزیکەی 20 مەترێک لە خانووی براکەیەوە دوورە ئەو زنجیرەش کە لە ملی کراوە تەنها لە کاتی شۆردنیدا لی دەکرێتەوە. منیشکە هاتم کاک محتەسەم سابیرم دی لە کەلاوێکی 1 بە 2دا زیاتر لە 2 ساڵە زیاتر لە 2 ساڵە لەو کەلاوەیەدایە لایانی پەیوەندیدار لە ڕانیە توانە دەبێ ئەو کەلاوەیەش بڕوخێنن ناوێ لێرەشدا بژی ماڵەکەی خۆشتان بۆ خۆتان باش دەزان بینیوتانە بەساوی خۆتان 6 مەترە 2 هۆدە و هەیوانێکیان هەیە جێ ئەو کوڕە خۆشەویستی تێدا نابێتەوە کاک محتەسەم. بامبەستی ئاگاداربوون لە بارودۆخ و ژیانی ئەو هاوڵاتیە ژمارەیەک لە پەرلەمانتارانی پەرلەمانی کوردستان سەردانیان کردو سەرۆکی لیژنەی مافی مرۆڤیش لە پەرلەمان ڕایگەیان شوێنی ئەو هاوڵاتیە زۆر نەشیا و هەوڵ دەدەن لە ڕێگەی ئاگادارکردنەوەی لایانی پەیوەندیدارەوە چارەسەری بۆ بکەن. ئەو دیمەنانەی کە دیمان بەڕاستی زۆر دڵهەژێن بوو گەنجێک بەوەی کێشەی دەرونیەوە بە پێشچاوی حکوومەت و ئیدارەی ئەم ناوچەیە دوا چارەسەرەوە بێکە لە کەلاوەیەکە بە زنجیر ببەسرێتەوە بەڕاستی زۆر نیگەرانی کردین شوێنی داڵدەدان و چارەسەر بۆ ئەو جۆرە کەسانە بکات لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نزیک بە 6 بۆ 7 حاڵەتی لەم جۆرە بوونی هەیە لە ئافرەتان و لە پیاوان. معتەسەم تەمەنی 28 ساڵە و دایک و باوکی لە ژیاندا نەماون لە ئێستادا برا و براژنەکەی خزمەتی دەکەن ئەو تەنها باسی ئازارەکانی جەستەی دەکرد و ڕێگەی نێدا ئەو زنجیرەی ملی لێ بکەنەوە کە سوکارەکەشی لە ڕێگەی ئێنارتیەوە داوایان کرد لایەنی پەیوەندیدار بەدەم کێشەکەیانەوە بچێت. هەنگاو محەممەد ئێنارتی ڕانیە.